گفتگۆکەین لەسەر باخپێدانی ئاسی باخپێدانی میدیای کوردی بە جینۆسایدی کوردانی فەیلی لە عێراق وەکو دەزانین ماوەی سێ ڕۆژ ئەمڕۆ سێم ڕۆژی ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیەکە لە هەولێر بەڕێوەچوو کۆنفرانسەکە لە هەولێر بەڕێوە دەچێت ئەمڕۆژ هەر بەردەوامە ئەمڕۆ دوا ڕۆژێکی کۆنفرانسێکی گەورەی فراوان و نێودەوڵەتی یان توێژەری بیانی تێدا بەشدار بوون گفتگۆکەین لەسەرەوەی میدیای کوردی چەنددا بایەخی بە جینۆسایدی فەیلەکان داوە یەکێک لەو توێژینەوانی کە بەشدار بوو لە کۆنفرانسەکە لەسەر ئەم بابەتە بوو توێژەری ئەم توێژینەوەی ئێستا لە لامان ئامادەیە مامۆستا دەشتی عەلی مامۆستا لە زانکۆی گەرمیان ئێستا لە لامانە مامۆستا دەشتی بەخێر بێ زۆر سپاس بەخێرات سەرچاو پێمان بڵێ دەرەنجامی توێژینەوەکەت بەچی گەشتی میدیای کوردی بایەخی بە جینۆسایدی فەیلەکان داوە؟ زۆر سپاس لە ڕاستیە ئێمە لە چوارچێوە ئەو توێژنەوەی کە بە هاوبەشی لەگەڵ بەڕێز پرۆفسۆری دیدەر دکتۆر یادگار عەلی ئەنجاممان داوە توێژنەوە دیارە ناونیشانی توێژنەوەکەمان وەکو جەناب ئاستی بایەخپێدانی میدیای کوردیە بە جینۆسایدی فەیلەکان لە عێراق دیارە ئێمە زانین فەیلەکان لە عێراق ڕوبەڕووی کۆمەڵێک تاوان و نەهامەتی بوونەتەوە لە هەر لە سەردەمی دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە تا ئەگا بە ئێستاش کە ئێستا کە بە عێراقی نوێ ناسرێت باسەکرێت چ بە ڕاگواستن و چ بە دەربەدەرکردن و وەرگرتنەوەی ناسنامە لیان و ناوبردنیان وەکەوەی کە بە عەرەبەکە نووسراوە تەبعاتی ئێرانی ڕۆبەڕووی کۆمەڵێک کێشە و جینۆساید بوونەتەوە لە ڕاستیە دیارە ئەو کۆنفرانسە لە هەولێر ئەنجام درراوە بۆ دەرخستنی لایەنە جۆرا و جۆر جیاجەکانێک لەسەر یان ڕەهەندە جیاجەکانی جینۆسایدی فەیلیە ئێمە ویستمان لەگەڵ برای بەڕێز دکتۆر یادگار ئیشمانە سەرەوە کرد بزانین تا چەند میدیای کوردی بایەخی بە جینۆسایدی فەیلەکان لە عێراق داوە بۆ مەبەستە ئێمە تاوان لە چوارچێوەی توێژنەوەکەمانە وەکو نمونەی توێژنەوە یاخود سامپڵی توێژینەوە چالاکوانانی کەیسی جینۆسایدمان لە هەرێمی کوردستان بە نمونەی توێژنەوە وەرگرتووە ینی دیدی ئەوان یان لە ڕوانگەی ئەوانەوە هەڵسەنگاند و تێدی و تۆڕوانینی ئەوان بۆ میدیای کوردی تا چەند میدیا بایەخی بە پرۆسە یان کەیسی جینۆسایدی فەیلەکان داوە مەبەستیش لەوەی کە ئەو برابەڕێزانیان ئەو خوشک و برابەڕێزانەمان وەرگرتووە کە چالاکوانن پێمان وە بە ئەوان زۆرتر پەیوەندیدار و معنین بە کەیسەکانی جینۆساید و چالاکوانن و کارەکەن لە وارەیە و هەمویان بە فئەی جیاوازیان لە ئاسی جیاواز لە نووسەر و فۆتۆگرافەر و لێکۆڵەر و چالاکوان و هەموو ئەوانەمان بە شێوازی جیاواز وەرکردەوە بە شێوەیەکی هەڕەمەکی لە ئاسی کوردستانە لە هەر پارێزگاکەی هەرێم و بە ئیدارە سەربەخۆکانیشەوە لە ئەنجامە گەیشتن بەوەی کە بەداخەوە میدیای کوردی لە دیدی ئەوانە تەوان میدیای کوردی تا ڕادێکی زۆر بە شێوەیەکی خراپ ینی ئاستی بایەخی میدیای کوردی بۆ جینۆسایدی فەیلەکان بە خراپ ناوزەندیان کردو ئەوان پیان وا بووە تا ڕادێکی زۆر خراپە دیارە لێکەوتی ئەمەش چەندین پێنەداوەیان بە خراپ مامەڵی لەگەڵ خراپ مامەڵی لەگەڵ نەکردووە بایەخی پێنەداوە باخ پێنەدان بۆ خۆی هەر دوجار خراپ مامەڵەکردنە یعنی تۆ کەیسێکی گەورە هەیە ینی کاکڕان کۆتان نەچتە ئەوەی کە زۆر بستە بنجوبنەوانی فەیلەکان و نازانی تووشی چ نەهامەتی و تاوانێک دەرحەق بەرامبەر ئەم بەشەی کورد کراوە ینی تاوەکو ئێستاش کێشەکەەوەیە تاوەکو ئێستاش ئەوان هەر بەدەست ئەو کێشە و نەهامەتیانەوە ئەناڵێنن کە لە سەردەمی ڕژێمیەکانی پێشووشەوە تا ئاگاتە سەدام حوسێنیش ناڵاندویانە تا ئێستاش بەردەوامە ئەو مەحنەتانەی کە چۆن بەردەوامە ئێستا بەردەوامە بەشێکی زۆریان کێشەی ناسنامێنی هەتاوکو ئێستا لە وڵاتێکی عێراقینین و مڵک و ماڵەکانیان زۆرێکی دەستی بەسەرا گیراوە و نەگەڕاوەتەوە بوونەوە بەشێکی زۆریان نزیکەی هەزاران کەسیان بێسەروشێنن تاوکو ئێستا نەگۆڕیانێنە ناونیشانیان هەیە ینی دایان کێشەی تریشانەیە ئەمە طبعا بڕیارێکی ناسراو هەیە کە بە بڕیاری مسقیادە سەورە بە ئیمزای سەدام حوسێن لە بڕیاری ژمارە 666 لە ساڵ 1970 دەرچووە ئەتر ئەوەی هەرچی فەیلەکان و دەست بەسەر ماڵ و مڵک و سامانەکانە نەگیراوە و ڕاپێچکراون بە زۆرم لێ بۆ ئێران بەو بیارەوەی ئەمانە ئێرانین لە کاتێکە کوردی ڕەسەنن و نیشتەجێی عێراق بوون لەوەتەی هەن لە ناوچەکە مەبەستەکەەوەیە هەتاوکە ئێستاش ئەناڵێنە بەتەسەو گرفتەوە دیارە ئامانجە و کۆنفرانسش کە لە شاری هەولێر بەڕێوەچە لەلایەن هەرسی زانکۆکانی سەلاحەدین و دووەکو سۆران بۆ ئەوە بۆ بکەنە گەڵاڵی ئەوە بکەن کە چۆن مامەڵ لەگەڵ ئەم کەیسەیە بکرێەوە چی بکرێت بۆ خزمەتکردنی فەیلەکان دیارە پەیوەست بە بەحسەکەی ئەمە توێژنەوەکەی ئەمەوە خراپی مامەڵەکردنی میدیای کوردی لە دیدی چالاکوانەکانی باری جینۆساید ئەوە بۆ ئەوان پیان وا بووە کە
بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە میدیای کوردی بەداخەوە لە چوارچەوەی ئەجەندای حزبی و کەسی مامەڵە لەگەڵ پرسە نیشتیمانی نەتەوەیەکان دەکات. ینی میدیا لە باتی ئەوەی هەر پرسێک کە ڕەهەندێکی نیشتیمانی و نەتەوەی هەیە بە شێوەیەکی نیشتیمانیانە و نەتەوەیانە مامەڵە لەگەڵکە، بەڵام هەر میدیایەک لە چوارچەوەی ئەو حزبەی کە تەبەنی ئەم میدیایە کردووە کاری لەسەر جینۆسایدی فەیلەکان کردووە و کاری لەسەرەکات. و بەشێکی تر ئەوە بوو کە ئێمە گەیشتین پێی بەداخۆ میدیا لە میدیای کوردی بەگشتی تەبعاً بە بینرا و چاپکرا و هەموویەوە تەنها لە ساڵڕۆژی تاوانەکەیە یادی تاوانەکەکەنەوە، مەسەڵەن زۆرتر 4/4 یاخود لە 4/4 تاوانی فعال یاخود لە 16 سێ، ینی ڕۆژێکە و کۆتایی دێ. بەداخەوە ئەمەشێکێک لەو دەرەنجامێکە پێی گەشتین میدیا بەگشتی کاری لەسەر نەکردەوە وەنەوەی نوێ یان گەنجی تازە یان بەگشتی خەڵکمان بەگشتنی هاوڵاتیانمان بەگشتی ئاشنانین بەوەی کە چی بەسەر فەیلەکان هاتووە. دیارە ئەمەش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی میدیا. بۆچی ئەمەمان نییە؟ ئێمە پێوان وایە و لە دەرەنجامی توێژنەوەگەش پێی گەیشتین وەکو ڕاستپاردەش پێشکەشی کۆنفرانسمان کرد ئەوە بووکە بەداخۆ ئێمە میدیایەکی نیشتیمانیمان نیە، یاخود ئەوەی کە پێ بڵێن میدیایەک بێ لایانی پاڵپشتیکاری لایانی مادی و بەڕێوەبردنەکەی استراتیژی کارکردنەکەی بۆی نیشتیمانی بێ میدیایەکی حکومی بێ بە مانای کەلیمە. باشە مامۆستا دەشتی ئێمە میدیای حکومیشمان هەبوو، ینی میدیای حکومیشمان نەبوو لە ڕابردوودا، تەلەڤیزۆنمانە بۆ رادیۆمانە بووە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بووە و کاری حکومی کردووە. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە خۆ میدیانەشی کە حزبێک سەپۆرتیانەکە پاڵپشتیدارایانەکە هەموو خۆیان بە میدیای نیشتیمانی ئەزانن. یان ئێستا گەر بۆ نمونە لەگەڵ بەڕێوەبەرەکانیان لەگەڵ یاری کەناڵەکان قسە بکەی هەموو ئەم خەمە بە خەمی نیشتیمانی خۆیان دەزانن. بۆ نەبووە بە جێگەی ینی ئەوەی کە ئێوە دەیڵێن ڕەنگی نەداوەتەوە لە شاشەکانەوە. ئەوەی ڕاستێ بە شتێک ڕاستکەمەوە ئێمە نایدەین توێژنەکەمە پێی گەشتۆ لە دیدی چالاکوانەکانی کەیسی ئەنفال ئەوان هەمان ئەو بۆ چونانەیە کە بەڵێ میدیاکان لەبەرەوەی لە ڕەهەندێکی نیشتیمانی و نەتەوەیە کار ناکەن لە چوارچەوەی ئەجەندای حزبی و ئەو کەسانەی کە لە پشتی میدیاکانەوەن کارەکەن بۆیە نەیتوانیوە خزمەت بە کەیسی جنۆساید بەگشتی و جنۆسایدی فەیلەکان بکەن. بەشێکی کاکڕانکۆ بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ ینی ئێمە ناڵێن میدیاکان ئەمانێتر کە سەر بە عەزابن یان سەر بە لایەنێکن یاخود سەر بە کۆمپانیایەکن ئێستا وایلاتۆ سەرمایه‌دارەکانیش بەشێکیان میدیانەیە مانەوەنەیە کاری نیشتیمانی ناکەن یاخود کار ناکەن بۆنێتەوە، بەڵام بەو شێوەیە کار ناکەن کە زۆر 100% نیشتیمانی بێ بۆ چونکە دوجار بەرژەوەندی حزبەکەی و کەسی یەکەمی ئەو شوێنێکە ئەو دەستگایە سەپۆرتەکە لە پێشی کەیسە نیشتیمانی نەتەوەیەکانەوە یان ئێمە بە ڕواقعیە بینین ئێمە دەرەنجامی چەندی توێژینەوەی تر لەسەر بواری جیاجا ئەوەی سەلماندووە کە بەرژەوەندی حزبی یاخود ئەو حزبەی سەپۆرت و پاڵپشتی مادی ئەو کەناڵاکە ئەو سیاسەتی میدیاکەی داڕشتەوە و سیاستەکە بێ خزمەت یەکەم بە حزبەکە بکات دوجار بنێتەوە نیشتیمانەکە. باشە مامۆستا دەشتی پێ دوانیە لە پرسی جینۆسایدی بۆ نمونە کە ئێمە باز لە ئەنفالەکەین ئەنفال جێڵدراوە بۆ گەرمیانەکان بۆ بارزانەکان بە جیادی ئەنفالی خۆیان دەکەنەوە، ینی بۆ نمونە کە باز لە هەڵەبجە دەکەینی تر ئێستا بە هەڵەبجەوە خەمی بۆ نمونە هاوڵاتیەک نییە لە شارێکی تری کوردستان کوردانی فەیلیش هەر بە هەمان شێوە. بێگومان ئێستا ئێمە هەندێک تا ڕادێک بەشێک لەوەی کە تێبینیمە لە کۆنفرانسەکە بەشێک لە توێژەرەکان هەر ئەوکانان بوون کە بەشێکیان ئەوانم کە خۆیان فەیلی بوون، ینی بەشێکیان ئەوانم کە فەیلی بوون ڕاستە توێژنەوەی باشە بوو و خەڵکی زۆر هاتبوو، بەڵام بەشێکشیان ئەوانم کە خاوەن خەمەکە بوون خەوایان خۆیان لەو واقعەکەیە بوون، هەندێکیان خۆیان قوربانی دۆسیەکە بوون. لە ڕاستەیە کاکڕانکۆ بەشێکی تری هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت، ئێمە حەقمان بە ئەحزابەوەنەوە حکوومەت وەکو دەستگایەکی فەرمی وەکو موسسەیەکی گەورەی نیشتیمانی ئەرکی ئەوە ئەم خەمە لە کۆڵ بنێ. ینی ئێمە لە یەکێکتر لەو دەرەنجامانی کە پێگەشتنە توێژنەوەکەمان وە کردوشمانە بە ڕاستپاردا ئێمە تاوەکو ئێستا وێبسایتێک کەناڵێک دامەزراوەیەکمان نییە کە بە دۆکۆمنتکردنی کەیسی جنۆساید بەگشتی وە کەیسی جنۆسایدی فەیلیش بکات، نەک هەر فەیلی ئەنفالیش کیمەبارانیش. ئێمە وێبسایتێکمانەیە بچینە سەری بە زمانە زیندوەکانی جیهان مەسەڵەن هەر هیچ نەبێ بە فارسی بە عەرەبی بە ئینگلیزی بە کوردیش نیمانە بە کوردیش نیمانە لێرە لەوێ هەمانە بە کوردی لە ئاسی تاکە کەسان ینی هەوڵی ڕێکخراوەیی یا ڕێکخراوێک وەکو ئەرکێک هەستاوە بەمە، بەڵام ئەمە مانای وانە حکوومەت گوێ لێ بخێنێ و بڵێ ئەو ئەرکە کەسێکی تر جێبەجێ کردووە من تەواو، چونکە دوجار تۆ وەکو کەسێک لە دەرەوە مامەڵە بکەی
مامەڵە لەگەڵ جهتی ڕسمی ئاکەی و داتا لە جهتی ڕسمی وەرەگری وانە بۆیە ئەبێ ئەم دامەزراوانە دامەزراوەیەکی فەرمی بن کە دامۆزراوی فەرمی بن دۆکمنتی فەرمیتایە ژمارەی فەرمیتایە یعنی یەکێک لەو کەیسانەی کە کێشانەی ئەمە دیقەتماندا لەو توێژینەوەی کە پێشکەشکرا لە کۆنفرانسەکەیە تاوەکو ئێستا داتاکی دقیق نییە لەسەر فەیلەکان یعنی لە شارەکان نە لە عێراقا لە هیچ شارێکی عێراقا داتایەکی فەرمی تا دروست نییە چەند بوون چی کراوە بە دقیقی بۆ چکە حکوومەتی بەعز یان ڕژێمی پێشوو بەمەبەست بە شێوەیەکی زۆر ورد کاری لەسەرەوە کردووە و کاریشان کردووە بۆ شێواندنی دیدی عەرەبی و تێڕوانی جیهانی لەسەر پرۆسەکەەوە بۆ بچووکردنەوە و احتیواکردنی ئەرکی کێ ئەمە گەورە بکاتەوە پیشانی باوە بە دوایە بچێت بەڵگەدارکردنی تاوانەکە بگرێتە ئەستۆ ئەرکی میدیایە لەرە بەشێکی میدیای ئێمە ئەمەی نەکردووە لە ڕاستی باشە باسی لەوە کرد دەڵی حکوومەت دەبێم کارە بکە حکوومەت هەموو لە کۆنفرانسەکە بوون ینی بۆ نمونە وەزیری شەیدان لەوێ و سەرۆکی حکوومەت لەوێ بوو سەرۆکی هەرێم لەوێ بوو ینی وەزیری شەیدان کە معنیە بەم بابەتە ڕەنگە لە هیچ حکوومەتێکی جیهانە نەبێ وەزارەتێک بە ناوی شەیدان و ئەنفالەوە ئەنفال ڕاستە پێویستە بێمەوە بەزێمە وەزارەتێکی بۆ جیاکراوەتەوە ئەم وەزارەتە بارکی خۆی نەساوە ینی نابیستێ هەموو توێژەرەکان ئەکادیمیەکان خەمخۆرەکان باز لەوە دەکەنە بێمە داتامان هەبێ ینی بۆی مامەڵە لەگەڵ کەسێکا بکێ بێ داتات هەبێ وەڵام جایەکێک لە سەرنجەکانی ئێمە شەر هەمان ئەو سەرنجەی جەنابەت بوو نەک سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم لێوە بوون و ئەوانش حتمما کە هاتون بۆ کۆنفرانسەکە دیارە ئەیانوێ کۆنفرانسەکە بۆ ئاراسێ بڕاکە ئەم تاوانە وەکو خۆی بناسرێەوە گەورە بکرێ جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراقیان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لێوە بوو محسن مەندەلاوی پێم وابێ خۆشی هەر فەیلیە و لەوێش کە وتارێکی هەبوو هەمان شتێوتەوە باسییان لە پاڵپشتی قوربانانی دۆسەی جنۆساید یان کەیسی جنۆسایدی فەیلەکان کردووە نوێنەری بەڕێز سەرۆک کۆماری عێراقیش لێوە بوون هەمویان جەختیانە سەرۆکەوە کە ئەبێ ئەوەی لە توانامانە بیکەین بۆ فەیلەکان بەڵام ئەتر نازانم کەسی تر هەیە لە سەروی ئەم دەسەڵاتانەوە وەکو ئەنجومەنی نوێنەران و حکوومەتی هەرێم و سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی کۆماری عێراق و وەزیرەکان و بەرپرسەکان ئێمە شەو پرسیارەکەین ئیتر ئەبێ تاکەی ئەم توێژە گرنگە یان ئەم پێکاتە گرنگەی کورد بەدەست کێشە و گرفتەوە بناڵێنێ و لە چوارچەوەیەکی بازنێکی داخراوە بخولێتەوە باشە ماوەستا دەشتێم کۆڕ و کۆنفرانسانە پێ دوایە کاریگەری ئەبێ یعنی پێ دوایە گرنگە بەم شێوەیە بەردەوام بن کاری لەسەر بکرێ وەڵاهی لە ڕاستیە یەک ئەمە پێوەستەکەم بە وڵامی بەڵامێک بۆ کۆمەڵک پرسیاری تر کە لێرە لەوێ مەسەن زۆر گەمان لەسەر توێژینەوەی زانستی ئێمە ئەرکمان ئەوەیە توێژینەوەکانەکەین و ڕاستپاردەمانە بێ وەکو توێژەر ڕاستپاردەکە تەسلیمی کۆنفرانسەکەین ئەرکی کۆنفرانسەوەیە ئاراسی لایەنە جیاجەکانی کاتەوانەی کەمانین بەڵام نە کۆنفرانس نە زانکۆ نە توێژەر مامۆستای زانکۆ لایەنێک نییە جێبەجەکار بێ ئێمە بەس توانین بڵێن کاکڕانکۆ بەم شێوازە کە مامەڵەکردن دروست نیە بەم شێوەیان دروستە بەپێی توێژینەوەیەک ئەویان کەوتۆتە سەر حکوومەت و لایەنە یانەوەی کە جێبەجەکارن پابند دەبن بەم ڕاستپاردانەوە یاخود پابند دەبن کاری لەسەرەکەن یاخودنا بەڵام وەکەوەی کە هەستمان پێکرد نیەتێکی جدی هەیە کە ئەوەی لەوێ بەدیمانە کرد نیەتێکی جدیە کە کاری جدیتر بکرێت لەسەر جینۆسایدی فەیلەکان و پێم وابێ هەر ئەو سێزان کۆیە بڕیاریان داوە کە ساڵانە هەر ساڵێک لەسەر کەیسێکی جینۆسایدی گەلی کورد کۆنفرانسێکی زانستی گەورە ببەستن ینی هەر ئەو کۆنفرانسە یان کۆنفرانسی تر ئسام کۆنفرانسیان تایبەت بوو بە جینۆسایدی کوردانی فەیلی کۆنفرانسی ساڵی داهاتوو بە پێی ئەوەی کە باسییان کرد تایبەتەوە بە جینۆسایدی بۆ ئەنفالی گەرمیانە بێ یاخود کیمەبارانە بێ یاخود هەر جینۆسایدی تر چکە ئەمە بیرمان نەچێت لە ناوچە دابڕاوەکان یان ناوچەیە کوردستانەکەن دەری دارێ هەرێم بەتابێت من ئاگداری پارێزگای دیالەم بڵێن ئەوانەی کەس خەوتونەتەوە سنرەوە زۆر پێکاتی کوردی تووشی جنوسایت بنێتەوە بە جۆرە جۆرەکان زۆر عشرەتی کوردی ڕۆبەڕووی جنوسایت بنێتەوە ئەگەر لە ڕابردۆ بەدەستی حکوومەتی عێراق بێ ئێستا بەدەستی گروپە چەکدارە ملیشیاکان ڕۆبەڕووی ئەمە ئەبنەوە بەخواستی شخصێک بەخواستی گروپێکی دیاریکراو هەمووی بۆ سڕینەوەی کورد و ناسنامەی کورد و شناسی کورد و بوونی کوردە لە ناوچەکە و دوجار بەشێکە لە پرۆسەی تعریبکردن و لە ناوبردنی کورد دەستان خۆش بێ ماندوو نەبن وەکوتت ئێوە توێژەرن دەستان خۆش بێ بۆ کارەکەتان بەڵام دوجارەوەی کامێنێتەوە جێبەجێکردنی ڕاستپاردەی ئەم توێژینەوانە یاخودەم کۆنفرانسانە ئەرکی حکوومەتێکە جێبەجیان بکە سپاس بە ئامادەبوونە زۆر سپاس دەستان خۆش بێ ماندوو نەبن